وەمەژ ناتوانین بڵێن ئەم مەزهبانە باڵن چکە مەزاونە هەمووی لەسەر ئەساسی ئیجتیهاد دروست بوون و خەڵکیش ئەگەر ئێستا ئەوانەی کە مەزهبیان پێ قوبوڵ نەبێ پاش فترێ بینی خۆی چۆتەوە سەر مەزهبێکی تر بۆ نمونەیەسەوەی کە سەلەفیە هەیەە فقهەکە کە ئیختلافە دروستە بێ لە بینی بن عثێمین و بن باز و ئەلبانی ڕەحمەتی خوایان لەبەر سێکیان مردوون سیرەکە ڕێی ئەلبانی وەرناگرێ ئەڵە و محەدیسە فەقیه نییە ئێوەختێ دێ باسی ئیبن باز کە مەدحی ئەلبانیەکە فەرمە محەدیثیش و مجتەهیدیشە فەقیهیشە چونکە ئوسولی فقی خۆشی هەیە هەیە هەر لەسەر ڕەیەکەی یەکەم فقه لە ابن باز وەرەگرێ بەڵام حەدیثێکی ابن باز بڵێ زەعیفە و ئەلبانی بڵێ حەدیثەکە صحیحی حەدیثی ئەم وەرەگرێت ئەنجا ئێمە دوو فەقیهمان هەیە وەکو ابن باز و بن عثێمین ئێوەختێ ڕەیەکی فقهی اختلافیان تێکەوێ هەردووچیان من هی بن عثێمین وەرەگرم چکە پێم وایە ئەو محەققترە لە ئەلبانی لە بن بازیش فەقیهێکی گەورەیە منعی ئەوەش ناکە جاروێ ئەم سێ ناوبراوە بە ڕێزانە ڕەیان مخالیفە لەگەڵ هی یوسف قەرزاوی یوسف قەرزاویش خوا محفوظیکە و ڕەیەکەی ئەو پەسەندترە بێت لە مەسەلەیەکی زەکاتە ئەمان لەسەر ئوسلوبە قەدیمیەکە لەسەر عولەمای قەدیم ڕەیان بۆ نمونە لەسەر هەنجیر نەداوە کە زەکاتی لێ بکە یا لەسەر هەنگوین ئەمان لەسەر هەنگوین مەسەلەن نەیانداوە بەڵام یوسف قەرزاوی فتوای لەسەر هەنگوینەکەدا و فەرمووشێتی کە 64 کیلۆ بێ زەکاتی لێک و هەروە ئەبینی اختلافەکانیان لەسەر ئەم جۆرەشتانەیە بۆیە ناشێ ئیلغای مەزهبە کۆنەکان بکرێت هەر یەکێکیش لەوان بنەمای ئوسولی خۆی هەیە یعنی تۆ گەر بیتە سەر بۆ نمونە ئیمامی بۆ حەنیفە ڕەحمەتی خوای لێ بە حەدیسی مرسەلی وەرنەگرت واتە ئەو حەدیسەی کە سەحابیەکەی لێکەوتووە ئیمامی شافعی لە دوای ئەو کە هاتووە ئیمامی مالک تەبعەن وەریگرتووە هەموو ئەولادی سەحابە بوون لە دەوروبەری ئەو هەمووی وەرگرتوون ئیمامی شافعی فەرمێن نا من هەمویان وەرناگرم سەعیدی کوڕی موسەیب بۆ ئانە وەرەگرم هەندە ناوبراوی هەندە تابعینی کە ئێوانی وەرگرت ئیمامی ئەحمەد بن حەنبەل فەرمی ڕەحمەتی خوای لێ بێ مرسەلی سەحابە هەر باشترە لەوەی کە ڕێی خۆمان بێ ئەبینی ئاوا اختلافیانە بێ ئەگەر ئێمە ئەم چوار ئیمام بەڕێزە بخەینە لاوە چوار ناوداری ئێستا بێنینە پێش یانە ئەو کەسێک کە پێ ڕەفزە خۆی بێتە پێشەوە لەگەڵ سێ کەسی تر دراسی ئەم کتاب و سونەیەکە و جوابی شەرعیمانەدات و هیچ داواکراوەکانی پێداویستی ئەم زەمانە بە هەمان شێوەکەوێتەوە سەر مەزهبێکی تر زۆر شتیش هەیە دەلیلیتیان نییە وێ قیاسکەی لەسەری هی ئەو بە ڕێزانش ئاوا بووە خوای گەورە لەوانش خۆش بێ و لە ئێمەش خۆش بێەوە حتمما کێشەکە لەوەیە کە خەڵک متعەسیب بێ بۆ مەزهبەکە فەرقیش ناکەوە کاتە متعەسیبە بۆ حەنەفی و شافعی و مالکی یا متعەسیبە بۆ ئیخوان و کۆمەڵ و یەکگرت بۆ فلان و ئەمان ئەو کاتەمەی ئەو تعەسوبە ئیشێکی خراپەکە خەڵک والەیەکە بەڕاستی لە نەزانیا بمێنێت